سڵاو لێبێ مناخان ینی ئێوە دوو سبەی بڕگارە نوێنەرتان هەبێت لە کۆبنەوەکان ڕۆڵتان چییە لە ئێستادا ڕۆڵتان چییە لەم پرسەدا؟ بەڵێ ئێوارەتان باش سپاس دەکەین. سەبارەت بە پێش ئەوەی وڵامی جەنابەت بدەمەوە بە پێویست دەزانم وڵامی بەڕێز کاک ئازاد چۆمانی کە وەکو نوێنەری بزوتنەوەی گۆڕان ئاگداری هەموو لایەنێکی دەکەین ئێمە وەکو نەتەوەی تورکمان کە نەتەوەی ڕەسەنی ئەم وڵاتەینە هیچ لایەنێک مافی نییە بە نەتەوەکەمان برێن ناشرینی نەتەوەی خۆیان کردووە لە کاتی تەسریحدان و لە کاتی بریاردان و لە کاتی پشگیریکردنی کە ئەزمموی هەرێمی کوردستان بیپارێزێتن لە دووری مەترسیەکانی تەرۆریستی داعش و ئێمن وەکو فراکسیۆنی پێشکەوتوی تورکمان لە پەرلەمانی کوردستان شانازی دەکەم لەو دەنگانێک کە لەلایەن هێزی فەرماندەی زێرەوانی وەرگرتووە چونکە ئێمە جگە لە لیستی پێشکەوتوی تورکمان پارتی چاکسازی پێشکەوتوی تورکمانە واتە هەر حزبێکی کوردستانی وەکو حزبی تورکمانیش مافی خۆیەتی هێزی فەرماندەی زێرەوانی هەبیتن ئەگەر باوەڕ هەبێتن بە پێکەوە ژیان لەگەر سەردەم لایەنەکان لەناو هەرێمی کوردستان ژیانی خۆیان بەژێ و بە شێوەیەکی ئازادی و دیموکراسی وڵامی پرسیارەکەشتان ئێمە وەکو تورکمانەکان تەنها یەک حزب نینە لە پەرلەمانی کوردستان تاکو لایەنەکان بریار بدەن جگە لە یەک لایەن زیاتر ناکرێتن تورکمان بەشدار بێتن ئێمەی تورکمانەکان لە پەرلەمانی کوردستان لە چەندە حزبی تورکمان پێکهاتوونە و ئێمە داوا دەکەین ئەگەر باوەڕ بە سازان هەیە باوەڕیان بەو پرۆژە هەبوو کە پێشکەشی پەرلەمانی کوردستان کردووە کە لەلایەن چوار لایەنی سیاسی کوردستانی پێشکەش کراوە ئێستا بوویتە یەک پرۆژە با ئەوانیش ببێتە یەکی لایەن بەشدار بێتن لە کۆبنەوەکە ئێمە ئەو کاتە ئامادەی خۆمان دەردەبرین بەرامبەر حزبە کوردستانیەکان یەک نوێنەر بەشدار دەبین بەڵام پارتی دیموکراتی کوردستان بە چەندەها ئەندام بەشدار دەبێتن یەکێتی کوردستان بە هەمان شێوە بزوتنەوەی گۆڕان بە هەمان شێوە کۆمەڵ و یەکگرتوش بۆیە ناکرێتن چیتر هیچ حزبێکی کوردستانی فشار بخاتە سەر نەتەوەی تورکمان فشار بخاتە سەر حزبە تورکمانیەکان ئێمە حزبی تورکمانینە ئیرادەی خۆمان لە لای نەتەوەی خۆمان وەرگرتووە بەڵام دەستخۆشی لە پێشمەرگە قارەمانەکان دەکەین و دەستخۆشی لە هێزی فەرماندەی زێرەوایی دەکەین کەوا توانیتان تاکو ئێستا بارەدۆخی هەرێمی کوردستان بیپارێتن لە دووری مەترسیەکانی داعشدا داوا دەکەم جارێکی کاک ئازاد چۆمانی بە ناوی نەتەوەی تورکمان لێدوان نەداتن چونکە نەتەوەی کورد جیاوازیە لەگە نەتەوەی تورکمان و نەتەوەی تورکمان داوا دەکە کاک مەسعود بارزانی بۆ مانەوەی 2 ساڵیش درێژ بکرێتەوە لەبەر بارەدۆخی هەستیاری هەرێمی کوردستان. بەڵێ سپاس بۆ مناقەهەوەچی ئەندامی فراکسیۆنی پێشکەوتووی تورکمان لە پەرلەمانی کوردستان.